تەنها مێکابی کرابوو مابوو قژوشتی تاک بکرێ و بەس هەموو شتێک تێکچوو نازانم دەکاتە مسقال بزبای 18 ملیۆن بوو دەست بەسە سیارەکەی داگیرا بەس ئەو دوو ئافرەتە تا ئێستا هەڵاتینە ڕووداوەی کە ڕوویدا لێرە نەبوو لە فڕعی کەرکووکمان بوو ساڵۆن جوانی بەناس فڕعی کەرکووک لە بڕواری 18 بوو ڕۆژی چوارشەمە دەکارێک کاتژمێر دوای نیوەڕۆ بوو دووچارێک وەکو لە ڤیدیۆیەکەش کە بۆ خۆمان پۆستمان کردبوو بووکمان هەبوو ئەو ڕۆژی قەرەباڵغی بوو طبعا ئەمە بەدەستمان بینی چونکە معقول نییە مشتری بیتن و بزانی ئەو هەموو زێڕە لە ناو جانتایدا هەیە لەوانەیە کەسێکی نزیکی خۆیان بی کەس نازانیتن ئەو بوو کە بڕی 18 ملیۆن زێڕی لەگەڵ خۆی هینابوو بەخۆی وە بکاتن عادەتەن بووک لەگەڵ خۆیان دەینن لە دواییدا ئەو دوو کەسە ئەو دوو ژنە عەرەبە هەر لە دوو ئەو بووکەی بوون و قسان لەگەڵ دەکرد و دایان خافڵاند وەکو لە بۆ منیان باسکردن بەخۆم لەوێ مۆجود نەبوو لە فرسەتێکی ڕێک لێی دەبن ئەو سیارەی کە هاتە دوایان نزیکەی نیو سەعات زیاتر لە بەردەرگای چاوەڕێیان بوو لە فرسەتێکی بردیان و هەڵاتن چەند مسقال زێر بوو باسی 18 ملیۆنت کرد چەند مسقال زێر بوو نازانم دەکاتە مسقال بزبای 18 ملیۆن بوو باشە چون زانیان کەوا ئەو ئافرەتانە زێڕەکانیان بردووە کامیرەمان لێداوە فەورەن بووە هەرا و گوتیان زێرمان نەمایە جانتامان نەمایە کامیرەمان لێداوە و هەرزوو لا گرتەکانی ڤیدیۆی کامیری بەدیار کرد باشە کاردانەوەی بووکەکە چی بوو کاتێک ئەکیدە تو خۆت بینە جێگایوی یعنی چ کاردانەوەکی دەبی لە خۆشترین ڕۆژی ژیانی یعنی شاییان لێ بووەشین ئەکی هەموو شتێک تێکچوو و ڕۆیشتن بووک تەنها مێکابی کرابوو مابوو قژوشتی تاک بکرێ و بەس هەموو شتێک تێکچوو ئەو بوو یەکسەر شۆرتەیان ئاگادار کردەوە بە کەمتر لە 24 ساعات دەست بەسە سیارەکەی داگیرا بەس ئەو دوو ئافرەتە تا ئێستا هەڵاتینە ئێستاش دەستگیر نەکراوە؟ نا باشە باس لەوە کرد کە بووکەکە لە کاتی ڕازاندنەوەیدا بووە ئیتر ئەو ڕۆژە بڵێن بووکینێکی ئەنجام نەدرا ئاهەنگەکەیان نەکرا ڕەت کرێەوە بەخوای لە لای مەڕۆیشتن نازانین چیان لێ هاتەوە بەس ئەو ئیشێکە لە کلمە هەیان بوو تەواویان نەکرد تەواویان نەکرد ناوەڵڵا باشە ئەو دوو ئافرەت عەرەبەی کە باست کرد گفتوگویان لەگەڵ بووکەکە کردووە ناسیاوی ئەو بوون پەیوەندیان لەگەڵ یەکە بووە چوون وەکو ئەوەی کە ئەمن زانیم ناسیاو نەبووینە بەس لەوێن دەر عەلە ئەساس ئەها تەعارفیان کردیە هەر لە دووی بووینە و قسەیان لەگەڵ کردیە وەکو لە ڤیدیۆیەکەش دیارە ڕێک لە تەنیش دوی ڕاوەستاینە لە پشتی لە مەجالێکی تەماشای ئەو لە ئەولای دەکەن و جانتایەکەی دەبن و دەڕۆن باشە ئێوە وەکو ئاراجگاکەتان سکالاتان کردووە یاخۆت کەس و کاری بووکەکە سکالیان کردووە چه ئاگاداری بەڵێ نا ئەوە ڕبتی بەمەوە نیە ئەوان دەبی شکایەت بکەن چونکە مەسەلەکی شەخسی تایبەتە بەوان ئەوان ڕاستە خۆش شکایەتیان کردێ لە سەریمە ئەوە بوو کە لە دوای شکایەتەکە گردە ڤیدیۆیەکانیان بدەینێ و هەرەوەندا باشە لەگەڵ دەست بەسەرکردنی ئۆتۆمبیلەکە ئەو زێڕانەشی تێدا بووە یان زێڕەکانش بردووە نا زێڕەکان بردراوە و ئافرەتەکان هەڵاتون باشە پەیوەندی پێوە نەکردوونەتەوە هێزە ئەمنیەکان هیچ لایەنێک بۆ ئەوەی کە سەرەداوێک شتێکیان دەستکەوت بەڵێ ڕاستی بەس ئەوەندەی کە قسەمان لەگەڵ کردنەوە دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی داگیرایە تا ئێستا ئافرەتەکان هەڵاتینە باشە بووکەکەش کورد بووە یان ئەوش عەرەب بوو عەرەب بووە کەچیش کوێ بوو بۆ خوای ئەمن لەوێندەر نەبووم لەوێندەر بە پێ و زانیارێنی بە منیان گوتیە نازانم بە تەفاسیل بزەبت بەس ئەوەی کە لە بۆیان باس کردم هەرەوەندەیە باشە هیچ کەسێک نەیان بینی بوو کاتێک کە زێر و شتەکەیان بردووە یان تەنها لە کامێرە پاشەوە پێی دەزانن و سەیری کامێرەتان کردووە نا کەس نەیبینی بوون پاش فترەك بووکەکە بە خۆ دێتەوە کە جانتای نەمایە لە پشتی